پارتی بۆ پێکهێنانی حکوومەت پەنابۆنەوەی نوێ دەبات، یەکێتیش دەڵێت بەبێ ئێمە سەرکەوتو نابن. ناوێکی نوێ بۆ کاندید یەکێتی بۆ پۆستی سەرۆک کۆمارە ئاشکرا دەکرێت. شاندی پەرلەمانی تورکیا دەچێتە ئیمراڵی و ستاندەر وردەکاری سەردانەکە دەخاتە ڕوو. پارتی دیموکراتی کوردستان ڕای دەگەێنێت دەمانەوێت پەرلەمان و حکوومەتکارا بکرێتەوە. وتەبێژی حیزبەکەش دەڵێت هەر لایەنێک ئامادە بێت بۆ ئەم پرۆسەیە. گفتوگۆی لەگەڵ دەکەین و گفتوگۆشمان لەگەڵنەوەی نوێ کردووە و چاوەڕوانی هەڵوێست و وەڵامیانین. محمود محەممەد وتەبێژی پارتی دیموکراتی کوردستان لە ڕێگەی میدیای نزیک لە حیزبەکەی هەڵوێستی پارتی بۆ پێکهێنانی کابینەی گێمی حکوومەتی هەرێم و پێکهێنانی حکوومەتی عێراق ئاشکرا کرد و ڕایگەیان ماوەی ساڵێک زیاتر بەسەر هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان تێپەڕیوە. بەڵە هەڵبژاردننی عێراق لەگەڵ یەکێتی لە زۆر بواردا ڕێککەوتبووین. داواشمان کرد کە بابەتی عێراق تێکەڵ بە هەرێمی کوردستان نەکرێت چونکە دوو پرسی جیاوازن. هاوکات ئەمڕۆ قوبات تاڵەبانی لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیان پارتی وەک هەڕەشا پەنا بۆ لایەنەکانی دیکە دەبات ئەگەر نا هیچ حکوومەتێک لە هەرێمی کوردستان بەبێ یەکێتی سەرکەوتو نابێت. لە نێو یەکێتی گفتوگۆکان دەستی پێکردووە بۆ دیاریکردنی کاندیدێکی حیزبەکە بۆ سەرۆک کۆمار، کێبڕکێکانیش دەستی پێکردووە. پێشتر تەنها ناوی خالید شوانی، عیماد ئەحمەد، محەممەد سابیر وەک کاندید بۆ پۆستەکە دەهێنرا. ئێستا ناوی نزار ئامێدی بەرپرسی مەڵبەندیەکێتی لە بەغداش دێت بۆ ئەم مەبەستە ناوبراو دەستی بە جوڵەکانی کردووە. بەپێی زانیاری ڕۆژنامەی شەرق الئەوسەد وێنێ مالیکی داوای لە بارزانی کردووە ئەم جارە ئەوان پۆستی سەرۆک کۆمار وەربگرن، بەڵام پێدەچێت پۆستەکە 2000 هەر لا یەکێتی بمێنێتەوە. ئەو جارە شیعەکان مەرجیان ئەوەیە کەسێکی بەهێز بۆ پۆستەکە دیاری بکرێت. باگوێرەی زانیاریەکانی ستاندەر لە ناوەڕاستی ئەم هەفتەیە کۆمیسیۆنەکەی پەرلەمانی تورکیا سەردانی دوورگەی ئیمراڵی دەکات بۆ دیدار لەگەڵ عەبدوڵڵا ئۆجەلان. زانیاریەکان دەڵێن مید ئامادەکاریەکانی دەست پێ کردووە و تەواوی ئەندامانی کۆمیسیۆنەکەش بالیکۆپتەری سەربازی دەگوازرێنەوە بۆ ئیمراڵی. باگوێرەی کۆتا زانیاریەکان ئەمڕۆ داواکاریەک پێشکەش بۆ وەزارەتی دادی تورکیا دەکرێت و دیدارەکە لە نێوان ڕۆژانی دووشەممە یان سێشەممەدا ئەنجام دەدرێت. ئاوکات ئەندامانی کۆمیسیۆنەکەی پەرلەمانی تورکیا بە هەلیکۆپتەری سەربازی سەردانی دوورگەی ئیمراڵی دەکەن و دەستگای هەواڵگری میت هەموو ئامادەکاریە تەکنیکیەکانی ڕێک دەخات و لە ئێستاشەوە دەستی پێکردووە.